ناوم ئاکام یوسفە ماوەی 2 مانگە لێرەی دەستمان بە کار کردووە بپسیمان هەیە سێڤنمان هەیە دیۆمان هەیە تایگەر و هەم سینال کۆشمان هەیە دادەنێن لە ناو بەفرەکەی لەوەی بەفرەشی تەواو وەگری لە ناو شوشەکەی هەر لە ناو هەولێر هەبووە لە شارەکانی دیژ ئێستا ئەوەندەی یعنی معلوماتمانێ لە سلێمانی نییە لە دهۆک نییە تەنیا لە هەولێر هەیە تۆزە ئەوەی دەکەی زەختی لێ دەکەی لە بۆ زەوی دوای ئەمە لەبەرەوەی کە خێمان تێکردیە دەیشۆینەوە لەوەی پاک ببتەوە دوایش لەناو گڵاسەشی دادنین خێیەکە بە خۆی ئی دەریایە لەبەرەوەی بەکاریدەین هەتا بەفرەکەمان زوو نەتایەتەوە ئەوەیە هاي حاضر حبيبي شتە چوایان بەردەست دەکەویتن لە فەستی هاوین نرخەکەی زۆر نییە 1500 جۆرە و جۆرە کوردی شارەکەمان دێ کوردی شارەکانی دیدێ هەتا لە ئێران لە تورکیای و هەم خەڵکی تورکیای دێ خەڵکی ئێران دێ سەردانمان دەکات مشتریەکانمان زۆری عەرەبیشی تێدایە یعنی ئەوەی کەمە دەماویست ئەوەی پێشکەشمان کردیە ئینشاڵڵا خەڵکەکە لێمان ڕازیە تانیتمان ئەوەی بەدەست بینی Oynuyoruz işte. Tam sağlıklı.